بە بەشداری زیاتر لە 400 جوتیار و پیشەوەر هەشتمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە دەستی بەکارەکانی کرد. هەنار بەرهەمی سەرەکی فستیڤاڵەکەی و لە کۆی 14 جۆری هەنار 8 جۆری هەنار لە فستیڤاڵەکەدا نمایش کرابوون. ئەوەی من شارەزابم 14 جۆر هەنار هەیە، بەڵام ئێمە 6 جۆریمان هەیە. هەناری شیرینمان هەیە، لاڕەشەمان هەیە، ساڵەخانیمان هەیە، ئەمریکیمان هەیە، مەلەسیمان هەیە، کەوە هەنارمان هەیە، بەڵام هەنارەکانی کە لەوانەیە لەم منتیقەی ئێمان نەبێ. خانمانی هەڵەبجە بەهێنانی هەناری باخەکانی خۆیان و فرۆشتنی ڕووبە هەنار و ئاوی هەنار و هەناری فرێش بەشداریان لە فستیڤاڵەکەدا کردبوو. دەڵێن فستیڤاڵەکە ساڵانە دەرفەتێکی باشە بۆ ساغکردنەوەی بەرهەمەکانیان. بەڵێ ئەو جۆری هەنارێکە ئێمە زیاتر بەشداریمان پێکردووە هەناری ساڵەخانیە و هەناری هەڵەبجە زۆر بەناوبانگە و هۆکارەکەشی ئەوەیە زیاتر خەڵک لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە دێن بۆ سەردانی ئەم فستیڤاڵە تاکو بەچای خۆیان لە نزیکەوە بیبینن. تەنها هەنار نییە ساڵانە هاوڵاتیان کۆ دەکاتەوە، بەڵکو کاری دەستی و خواردنی فرێش و ئامادەکراوی کوردەواری بازاڕی فستیڤاڵەکەیان گەرمتر کردووە. سڵامتاوانە بۆ من هەورامان ئامەنا پێ ئێگەیە بەڕاستی فستیڤاڵی فرە جوانە بۆ بە هۆکار پێیانەیە کە بەربوومەکیمان ناستیا بە شارەکاتەری بەتایبەت چکانی کە فرە مەتەوابەیە پێ ئێگەیە بەناوبانگترین بەربووم و ئێگەیە فرەتەر هەنارە، بەڵام من بەربوومی فرەتەرێم دی. جیاواز لە ساڵانی ڕابردوو باڵپەڕکەی کوردەواری و ئەسپسواری و چەندی نمایشی هونەری و کولتوری فستیڤاڵەکە دەوڵەمەندتر کرابوو، ئەمەش سەرنجی هاوڵاتیانی ڕاکێشا بوو. لە ڕوە کەیت هونەریەکەشەوە گرنگە پەرە بدرێ بەلایەنی ڕۆحی هونەری کوردی بۆ لەبەرەوە ئەمە فستیڤاڵێکی کۆنی کوردەواری کولتوری خۆمانە بۆ لەپاڵ ئەویشە فەرهەنگە هونەریەکەی تێکەڵکەین و هەم بناسرە بەجیری تازە. بۆ ئەم ساڵی فستیڤاڵ حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 25 میلیۆن دیناری بۆ فستیڤاڵەکە تەرخان کردووە، بەڵام جوتیاران چاویان لەوەیە کە هاوردەکردنی هەنار لە وڵاتانی دەرەوە ڕابگیرێت و ئاسانکاریان بۆ بکرێت تاوەکو هەناری هەڵەبجە هەناردەی بازاڕەکانی ئەوروپا بکەن و هاوکات بازاڕی گەورەتریان بۆ ڕێک بخرێت تا بەرهەمەکانی تێدا ساغ بکەنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.